لەگەڵ هەروە دێ و بەرزبوونەوەی ئاستی پشێویەکان و لێدوانەکانیش لەسەر ڕەوشی ئۆکرانیا و ئەو هێزانەی مۆسکۆ لە چواردەوری ئۆکرانیادا کۆیان دەکاتەوە، ئەمریکاش سەربازەکانی خۆی لە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ ناتۆدا دەخاتە باری ئامادەباشیەوە. ئەو هێزانە لە بارێکی بەرزی ئاگاییدان بەشێکیشن لە کردە لەشکریەکانی ناتۆ نەک هەرتەنها ئەمریکا. بۆ سەرۆک پوتینم ڕوون کردووەتەوە وابەستەیەکی پیرۆزمان لە ئەستۆیە، بەندی پێنجمی وابەستەبوون بە هاوپەیمانێتەکانی ناتۆوە. جا ئەگەر گەیشتینە ئەو بڕوایەی ئەوە هێزی زیاتریش دابین دەکرێت لەگەڵ هەموو هاوپەیمانەکانی ناتۆدا قسەم کردووە و هەر هەمومان یەک ڕامان هەیە. ڕوونمان کردووەتەوە کە هیچ هۆکارێک نییە بۆ نیگەرانی هیچ هاوپەیمانێکمان لە ناتۆ کەی پێویست بکات ئێمە لەوێن بۆ بەرگری لێکردنی. تەواوی ئەم ڕەوشە لەسەر ئەگەری هێرشەی رووسیا دروست بووە بەسەر وڵاتی ئۆکرانیا. ڕێبەرانی ئەمریکا و جیهانیش ئاگاهی دەدەن بە سەرۆکی رووسیا. بەرەنجامی تونند و قورسی دەبێت ئەگەر پوتین هەموو ئۆکرانیا داگیر بکات یان بەشێکی کەمیە وڵاتە داگیر بکات. جا ئەو بەرەنجامە هەرتەنها بواری ئابووری و سیاسی ناگرێتەوە، بەڵکو بەرەنجامێکی قورس دەبێت لەسەر ئاستی جیهان. گەورەترین بەرەنجامی خراپ دەبێت ئەگەر جوڵە بەو هێزانە بکات، چونکە بە گەورەترین داگیرکردن دادەنرێت لە وەتای دووهەم شەڕی جیهانیەوە و دەژبێتە مایەی گۆڕینی جیهان. ڕێبەرانی سیاسی واشنگتن ئاماژەش بە بەرەنجامە خراپەکانی هەنگاوەکانی مۆسکۆ دەکەن و هاوکات دەژڵێن با هەوڵەکان لە پێناو سەرخستنی چارەسەریەکی سیاسیانەدا بن. All told, our actions over the past week have sharpened the choice facing Russia now. وەک زانراوە بڕیار و کارەکانی هەفتەی ڕابردوومان بژاردەکانی بۆ رووسیا دیار کردووە، ڕێبازی دیپلۆماتی خۆمانمان دیار کردووە. گەیشتونەتە بڕوای ئەوەی بەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە ئەگەر رووسیا درێژە بە شەڕەنگێزیەکانی بدات. هەنگاوەکانمان ناوە بۆ پشتیوانی زیاتری ئاسایشی و ئابووری ئۆکراینیا. ئێمە و هاوپەیمانەکانیشمان هاو هەڵوێستین و بەردەوامیش دەبین. ئیتر کەوتۆتە سەر رووسیا چۆن بڕیاری خۆی دەدات. جا بە هەر بارێکیاندا بێت ئێمە ئامادەین. بۆ ئەمریکا ئەو هەنگاوانە گرنگن کە خودی سەرۆکی رووسیا بکەنە ئامانج بەو مەبەستەی کاریگەریەکانی فرەڕەهەند بن. ئەو هەنگاوانەی پێکەوە دەیانین ڕێک و ڕاستەوخۆ ئەو شتانە دەگرنەوە کە گرنگن لای سەرۆک پوتین. لەوانە توانایە ئابووری و داراییەکانی رووسیا، توانایەکان بۆ پەرەپێدانی تەکنۆلۆژی، ئەو بوارانەی گرنگن بەلایەوە وەک بەرگری و تەکنۆلۆژیای ئاست بەرز، وەک سەرۆک بایدن دەڵێت، هەموو بوارێک دەگرێتەوە. هەر چۆنێک بێ تەواوی ڕەوشەکە بۆ وڵاتی ئۆکرانیا جێی نیگەرانیەکی قوڵە و کیێڤ ناخوازێ ئۆکرانیا بکرێتە سەودایەکی سیاسی لە نێوان زلهێزەکاندا. نامەوێت ئۆکرانیا ببێتە بەشێک لە ڕێکەوتنی نێوان سەرۆک بایدن و سەرۆک پۆتین. سەرۆک بایدن زۆر جار دڵنیای کردومەتەوە کە هیچ بڕیارێک لەسەر چارەنووسی ئۆکرانیا لە پشت ئۆکرانیاوە نادرێت. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. پرسیارگەلێکی زۆر هەن لەسەر ئەگەر و نەگەری هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و ئایا کەی ئەو هێرشە دەکات و ڕوبەر و پانتایی ئەو هێرشەش چەند دەبن. دکتۆر ماکوان کامەلە پسپۆڕی سیاسەتی نێونەتەوەی لە ئۆکرانیاوە لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتندایە. دکتۆر ماکوان سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا. گەر دەکرێت بە کورتی پێمان بڵێ لە ناو ئۆکرانیادا ڕەوشەکە چۆنە و ڕای گشتی لە وڵاتەدا چۆن دەڕوانە رووسیا؟ بەگشتی ڕەوشەکە ئەتوانم بڵێم هەتاکوی ئێستا بە شێوەیەکی گشتی هادیە، ینی هیچ کێشەی چیوانێ یا با بڵێن کە بەڕووی خەڵکەکەوانێ زۆر زیاد بێت. بەڵام بێگومان کە تۆ سێری میدیاکان دەکەی و یا لەگەڵ خەڵکانێک کە جۆ لە خەڵکانێک دەگری بە تایبەتی ئەوانی کە لە سەرانی حکوومەت بەو هیوایی کە بتوانن ئەم کێشەیە لەگەڵ رووسیا بە تایبەتی بتوانن لە ڕێگای حیوارەوانێ بە ئاشیانە چارەسەری ئەم کێشەیە بکەن. چکە بێگومان ئەگەر ببێ بە شەڕ خوانەخواستە لە نێوان ئەم دوو وڵاتەیە دیارە شەڕێکی زۆر گەورە دەبێت، کوشارێکی زۆر دەبێت، خوێنێکی زۆر دەڕژێت و ئەمەش ئەوەی کە من تا زۆر یاکەم کە شارەزای تیا هەبێ
کەس لەگەڵ ئەوەدانە کە شەڕ لەگەڵ رووسیا دروست بێت. بەڕای جەنابێ ینی ئەوەندەی ڕووداوەکانی سەر سنوور کە ئاماژەی پێدەکرێ پێت وایە رووسیا ئەو هێرشە بکات بە تایبەتی لە کاتێکا کە ڕوبەڕووی فشارێکی زۆریش بۆتەوە بەوەی کە سزای زۆر گەورەی دەسەپێنرێتە سەر بەپێی ئەو ژمارەی ئەو هێزانەی کە رووسیا با بڵێ لەسەر سوورەکانی نێوان ئۆکرانیا و رووسیا هێناوێتی و بۆ ماوەی مانگێک زیاترە کە ئەو زیاد لە 100,000 سەربازی هێناوە بە کۆمەڵەتێکی قورسەوانە کە تۆ سێری ئەم با بڵێن زۆری ئەم هێزاکەی دیارە بێگومان ئەمە ئەگەر بۆ شەڕێکی گەورە نەبێ بۆچی ئامادەکراوە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە شەڕ دروست ببێت ئەمە مانای ئەوە نییە کە مەسەن با بڵێن ئەمان ئێوان ئەڵێ ئێمە لەو ناوە با بڵێن تدریباتی سەربازیەکەین لەو ناوچەیە بەڵام کە جۆ لە قسەکانی بۆ نمونە ڤلادیمیر پوتین دەگری بۆ نمونە من ڕۆژانە متابعەی بۆچوونەکانیان دەکەم و بە تایبەتی لاڤرۆڤ و پوتین کە ئەوان بە هیچ شێوەیەک لە قسەکانیانە باز لەوە ناکەن کە با بڵێن هێرش بکەنە سەر ئۆکرانیا ئەوان دەڵێن ئێمە هێزەمان نێنابووی کە هێرش بکەینە سەر ئۆکرانیا و تەنانەت من لە بیرما دوو ڕۆژ لەمەوە پێش کە یەکێک لە قسەکانی لاڤرۆڤ بۆ شێوەیە دەڵێ ئەسڵەن ئەوە لە مێشکی ئێمە دانیە کە ئێمە هێرش بەرین بۆ سەر ئۆکرانیا بەڵام دیارە لێرە لە ناو خۆی ئۆکرانیا کۆمەڵی خەڵکی زۆر هەیە لە ناو حکوومەتە کە ئەوان ترسی ئەویان هەیە کە دەڵێن با بڵێن رووسیا بە هەموو شێوەیەک بە تایبەتی لە مانگەیە لە مانگی دووە کە هێرش بکاتوانە واکە جۆ لە مەسەرن بۆ نمونە جۆ لە سەرانی ئەمریکا دەگری یا لە هەندێک وڵاتانی ناو ناتۆ دەگریتوانە ئەوانیش باس لەوە دەکەن کە رووسیا هێرش دەکات بەڵام هیچ وەڵامێک هەیە دکتۆر بۆ ئەوەی کە ڤلادیمیر پوتین ئەو هەموو هێزە دەباتە سەر سنووری ئۆکرانیا ینی ئەگەر مانۆڕی لەشکری بێ کە بیکە بۆ لە شوێنێکی ترانایکە بۆ ڕێک ئەو جوگرافیایە هەڵدەبژێرێ کە ئۆکرانیا پەیوەستە پێوەی لە هەمان کاتیشە ئەو هەموو نیگەرانیەی جیهان هەروە لە خۆیە بەبێ سەر چاوەیە کە نیگەرانن لەوەی ڤلادیمیر پوتین هێرشێکی وا بکە بەڵێ قسەکەی جەنابەت ڕاستە بەڵام ئەویش دیارە مبەرراتی خۆی هەیە بە تایبەتی کە لەم چەند ساڵی ئەخیرەوە ئەم ساڵیش بە دوای ئەوەی کە سەرۆک زیلینسکی با بڵێن دەسەڵاتی گرتە دەست کابیر لەوە دەکەنوانێ ئۆکرانیا داوای ئەوە دەکات کە ببێتە ئەندام لە ناتۆ دیارە ئەمە پێوە نەتەوێت بە تەواوی ترسیشی بۆ رووسیا دروست کردووە و بە تەواوی هیچ سنوورێک ئەگەر ڕۆژێک لە ڕۆژایە بابن ئەگەر ئێستا ئەگەر ئەم شتە ڕاست بێت هەرچەند بە بۆچوونی من بڕوا ناکەم ئۆکرانیا هەتاکو ئێستا توانای ئەوەی هەبێ بێ بە ئەندام لە ناتۆیە بەڵام ئەگەر ببێتە ئەندام لە ناتۆیە یارە هیچ سنوورێک هیچ بۆشاییەک لە نێوان رووسیا و ناتۆیان نامێنێت دیارە بتێوە نەتەوێت ئەویش ئەڵێ ئێمە بۆ بەرگرکردن لە خۆمان مەسەن بۆ نمونە ئەگەر لە بیرت بێ ماوەیەک لەمە پێشکە ڤلادیمیر پوتین کە قسەی کردوتی ئێمە داوای ئەوەمان لە ناتۆ کردووە کە بەپێی ئیتفاقیەی ساڵی 95 کە لە ئەنکەرە کراوە ساڵی 2010 لە ئەستە نەکراوە کە تکایە با بڵێن لە هەندێک ناوچەی بە تایبەتی ئەو وڵاتە ئەوروپیەکانی کاتی خۆی لە چارچێوەی دەوڵەتە ئیشتراکیەکان نبوون کە لەوێ ناتۆ نیشتەجێ نەکەن ئەوان نیشتەسی ئەوان هەیە دەڵێت بەتەواوی کە ناتۆ لە ئێمە نزیک بۆتوانێت کە بە تایبەتی ئێستاکەش لە ناو ئەوروپایە تاقە وڵات کە ئەندامی ناتۆ نیە ئۆکرانیا و بێلەڕوسیا بڵێنەوە بێلەڕوسیا دوورە لەو موزوانە بەڵام ئۆکرانیا ئیتر کە ئەگەر بۆ نمونە ئەگەر وابێت ئەو چۆن باڵین رووسیا باسی دەکاتەوە ئەگەر ناتۆ ئەوەندە نزیبێت و بێتە ئۆکرانیا دیارە هیچ سنوورێک دەنێوانە دارە نامێنێ و ئەمە خۆی لە خۆیدا بچێ نەتەوێت احتیکاکی دروست دەکات دەبێتە شەڕێک یعنی ئەگەر هیچ کێشەیەکی سیاسی ئەمە بۆ چوونی خۆمە هیچ کێشێکی سیاسی لە نێوان رووسیا ئۆکرانیاشان نەبێت بەڵام ئەگەر ناتۆ بگاتە ئەو سنوورەوانێ خۆی لە خۆیدا شەڕ دروست دەکات باشە دکتۆر بەڕای جەنابە کاتێک ئەڕوانینە سەر سنووری ئۆکرانیا ینی ئەکرێ وا تێبگەین کە بڵێین ڤلادیمیر پوتین خۆی تێوە گلانوە لە جۆرە شەڕێک کە نازانێ ئایندەکەی چی دەبێ و هەروەها ئەگەر بشکشێتەوە لەو ناوچانە وەکو ئەوە شەرمەزاریەکی بۆ تۆمار بکرێ بێگومان ئەو قسەی جەنابەت وەکو شەرمەزارێک دیارە بۆی حساب دەکرێتوانە
بەڵام وەکو من ئەمە طبعا من دیفاع لە سیاسەتی رووسیا ناکەم بەڵام تێو نەتەوێت ئەوی ژوەکو وڵاتێکی زلهێز دیارە دەوێت بە هەموو شێوەیەک بەرگری لە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆی بکات وەکو وڵاتێکی بەهێز لە دنیاە ئەگەر ئەمە وەکو وڵاتێکی عسکەری لە دنیا ئەگە وڵاتی یەکەم نەبێ وڵاتی دووەمە لەبەرەوە ئەو ترسی ئەوەی هەیە دەڵێ ئەگەر ناتۆ نزیک بێتوانێ ئەمان بۆ نمونە با بڵێ لە ماوەی ئەم مانگەی ئەخیرا کە کۆمەڵێ داروستان کراوە کۆمەڵی حیوار کراوە لە نێوان ئەمریکا و رووسیا لە نێوان ئەمریکا و وڵاتانی ناتۆ و وڵاتانی اتحاد ئەوروپا دەڵێ ئێمە بەڕون و ئاشکرا داوامان لیان کردو داوایان لێ دەکەین بەتایبەت ئەو هێزی کە هیانە هی ناتۆ لە ڕۆمانیا و لە بولگاریا بیکشێنەوانێ ئێمە تەنها داوای ئێمە ئەوەیە کە بکشێتوانێ و مۆزوعی ئۆکرانیاش لە ناتۆ باس نەکرێت ئیتر ئێمە کێشەمان نییە طبعا دیارە زۆر لایانی ژێ بڕایان بۆ قسەی گوتی نییە دەڵێن ئەم قسەی ئەو ڕاز نییە ئەگەر ئێمە بۆ ئەوێ بەجێ بێڵین و ئەمەش مبەڕیر نییە لەلایەن پوتینەوە ینی ئێمە لە بیرمانە کاتێک کە رووسیا وڵاتی گورجستانی داگیر کرد و چۆ ناو گورجستانەوە یعنی ئێمە خۆی لە خۆیدا پەیامێک بوو بۆ ئۆکرانیاییەکان کە ڕێبازێکی کە بگرنە بەر ئەوە بوو داوای ئەندامەتی خۆیان لەو کاتەدا لە ناتۆ کشاندەوە بەڵام پاش چەند ساڵێک هەوڵێکیاندا ئۆکرانیەکان کە لە ڕێی ئەوروپاوە شتێک بکەن ئەوە بوو پەیماننامەی پەیوەندیان لەگەڵ یەکێتی ئەوروپادا مۆر کرد رووسیا بەوەش قایل نەبوو ینی ئەگەر بە هەڵەدا نەچوو بم ئەو کاتە بەرپرسەکانی ڕووس دەیانگوت ئۆکرانیا دەوێت لە دەرگای پشتەوەی یەکێتی ئەوروپاوە بچێتە ناو ناتۆوە رووسیا بە شتێک قایلە بێ ئەمان بەوە قایلە بن کە بە بۆچوونی بن کە با بڵێن نایانێت بە هیچ شێوەیەک ئۆکرانیا نە لە یەکێتی سۆڤێت نزیک بێتوانێ و نە لە ناتۆ کێشەی گەورەی رووسیا بووە تێو نەتەوێت رووسیا هەتاکو ئێستا تاکو ئەمڕۆ ئۆکرانیا بە بەشێک لە خۆی حساب دەکاتوانە بە حکمی ئەوەشی کە سنووریی نزیکەی 2000 کیلومتریان هەیە هاوبەشیان هەیە پێکەوانێ ئەم دوو وڵاتە و مێژووی کۆنیان هەیە بێکوانێ ئەمە ئەم دوو وڵاتە کۆمەڵێ شتی زۆر نزیشان هەیە لە یەکەوانێ کە لە یەک دەچێتن و رووسیاش دیارە ئەمە تاقە وڵاتی با بڵێن شەرقی ئەوروپایە کە ماوەتوانێت دەیەوێت بە هەموو شێوەیەک بێت تا ڕادێکی زۆر یاکەم لەژێر کۆنتترۆلی خۆیان بێت طبعا دیارە ئۆکرانیاش ئەوەی نایە بەڵام من ئەمەوەی لێرە یەک شتی کە بخەمە مەوزوعی ناتۆ مەوزوعی ئۆکرانیا کە چەند ساڵێکی زۆرە داوای دەکاتن دیارە ئۆکرانیا خۆشی دەزانێت و وڵاتە ئەوروپیەکانیش دەزانن کە جارێ ئۆکرانیا نەگەیشتۆتە ئەو ڕادەیە کە بێتە ئەندام لە ناتۆیە و ماوەیەکی زۆریش هەوڵی ئەوە دەدا بێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپایە بەڵام هەموو ئەو کێشانەی هەتاکو ئێستا ئەمڕۆ لە ناو ئۆکرانیایە یاریدەر نییە نەبێتە ئەندامی بێتە بەشێک لە اتحاد ئەوروپا و بێتە ئەندام لە ناتۆ و من لە بیرما لە سەردەمی سەرۆک پەرۆشێنکە بە ئاشکرا بەڕون و بە ئاشکرا ئەوان ناتۆ بە ئۆکرانیایان وت گوتیان کە ئێوە جارێ بیر لەوە مەکەنوانە کە بەم زوانە ئۆکرانیا بێتە ئەندام لە ناتۆ ئۆکرانیا هەتاکو ئێستا هەرخە بۆەوە دەبینێت کە بە زووترین کات بێتە ئەندام لە ناتۆ یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە کاتێک کە شەڕەکانی دورگەی کریمیا دروست بوون ئەوەی پێدەگوترێت دورگەی قرم هەست دەکرا ینی کە جیهان تا ئەندازەیەک بێدەنگە ئەم جۆرە کاردانەوەی وەکو ئێستا نەیبوو ئەو کاتە کە رووسیا هێرشی کردە سەر کریمیا بەنجا پرسیارەکە لەوەدا بۆ لە ئێستادا ئەم کێشەیە بەو شێوە گەورەیە کاردانەوەی لەسەر دەکرێت لە جیهانە ئەمە کۆمەڵێ شتی زۆر لەگە خۆیان یەکەم شجارێکە ئەوان کە هاتن با من دوو جیاوازی پێشان بم لە دەو کاتی کە رووسیا هاتە ناو کریم و چووە منتیقەی با بڵێن بە شەڕی دەنباس کە دەستی پێکرد کە ئیش ناوچەی دانیسک و لوگانسکە ئەوەی کە ئاگادار بن کە ئەوان هاتنە ناو کریموانێ بەو شێوەیە شەڕێکی وا دروست نەبوو یعنی ئەتوانم بڵێم زۆر بە ئاسانی توانی کۆنتترۆلی کریم بکاتن رووسیا شەڕ لەکوێ زۆر دروست بوو لە منتیقەی دەنباس لە دانیسک و لە لوگانسک شەڕ دروست بووانە بەڵام ئەمان ئەمریکا ئێستاکە ئێستا باشە فێڵەن ئەمە پرسیارە
ئەو سەردەمە کە کاتێک با بڵێن ئەو شەڕە گەورەی لە ناو دانیسک و لە ناو بوگانس ڕوویدا کەس ئاوری لە ئۆکرانیا نەدانێ و کەسێک بەو شێوەیە ناڵین باز نەکرا باس کراوانە بەڵام کەسێک نە لە ئەمریکیەکان نە لە ئەوروپیەکان باسییان لەوەیان نەکرد کە ئێمە بین ئەگەر بۆ نمونە دوێنێ بوو سەرۆکوەزیرانی بەریتانیا دەڵێ ئەگەر بەس ئەوەندا هەنگاوێ بێتە پێشانی ئێمە خۆمان دەزانین ئەمە کە بە میوانی هاتوو بۆ ئۆکرانیا دەڵێ ئێمە خۆمان دەزانین چی بە رووسیا دەکەینوانە ئەی باش وەکو جەنابە دەفەرمووی بۆ لەو کاتی کە هاتن لە دوای 2014وانێ بۆ نمونە کە کریم داگیر کرا و دوای ئەوە یا با بڵێن ئەمان دەڵێن داگیریان کرد ڕووسەکان دەڵێ ئێمە گەڕانمانەوە سنووری خۆمان بەڵام ئەگەر کریمیش ئەگەر بە مڵچی ڕۆژێک لە ڕۆژان ئەو مورچی رووسیا بوو بێ بەڵام باشە خۆ دانیسک و لوگانس ئەمە لە چارچەوەی ئۆکرانیا ئەمە ئۆکرانیا بۆ کەس قسەی لەسەر نەکە ئەمە پرسیارەکە لەوە بۆ ئەمڕۆ بەو شێوەیە هەموو دنیا دەیانەوێ ئەم شەڕە لە ئۆکرانیا دروست بکەن دوایەوە ئەم شەڕەکە لە ئۆکرانیا بێ زەرمەندی یەکەم چیە ئۆکرانیا بە حقیقەت من ئەمێ ینی مقارنەی شتێ بکەم لە ساڵی 91 لە 24 بابرین لە 24 هەشتی ساڵی 91وانێ ئەم وڵاتە سەربەخۆ بووە کە لە یەکێتی سۆڤێتدا دەروانێ و دوای ئەوەی کە بابرین معسکراتی ئیشتراکی نەما لە دنیاە وڵاتی ئۆکرانیا تاکە وڵات بوو کە لەو سەردەمەیە توانی کە زۆر بە ئاشتیانە لە یەکێتی سۆڤێت بێتە دەروانێ و لە رووسیا جابێتەوە و بەبێ ئەوەی نا شەڕێک لەگەڵ رووسیا بکە یا لەگەڵ وڵاتێکی ترە تووشی شەڕ ببێت بەتایبەتی لەگەڵ رووسیا و تەنانەت ئەو کێشە ناوخۆیانی کە هەشیان بوو با بڵێن توانیان زۆر بە ئاشتیانە چارەسەری بکەن وردە و بەڵێ کێشەی اقتصادیکی زۆریان هەبوو تاقە وڵات بۆ ئەو کاتە کە تووشی شەڕ نەبوو بەڵام ئەوەی کە ئێستا تۆ ئەمڕۆ دەیبینی وەکو چۆن دەڵی دوای 30 ساڵ دەیانەوێت ئەو تۆڵێ لە ئۆکرانیا بکرێتوانێ تۆ کاتی خۆی بە ئاشوی هایتە دەروانێت دەبێت ئەمڕۆ شەڕ لەگەڵ رووسیا بکەیت و بە حقیقەتیش خەڵکی ئۆکران کە تۆ بە گشتی قسەی لەگەڵاکەی کەس ئامادەی ئەوە نییە کە شەڕ لەگەڵ رووسیا بکات دوای ئەوە لەوانەیە کۆمەڵی خەڵک هەبێ مەسەن با بڵێن مێژووی ئۆکرانیا و رووسیا تەنها لە چوارچێوەی یەکێتی سۆڤێتە ئەبینێت بەڵێ من لەسەر ئەوەی ئایا خەڵک شەڕ دەکایە نایکە دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت دکتۆر دۆسەی ئۆکرانیا لە ئێستادا یەکێکە لە بابەتە سەرێکیەکانی و توێژەکانی ناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بەڵام ئەمەش نەبووتە مایەی ڕاگررتنی کارکردن لە بژاردە نەخوازراوەکاندا بەرامبەر رووسیا. لە نەتەوە یەکگرتوەکان تەواوی سروشتی مەترسیەکانی رووسیامان خستووەتە ڕوو بۆ سەروەری و یەکپارچەی ئۆکراینیا هەروەش پرەنسیبە بنچینەیەکانی سیستمی نێونەتەوەیش ئێمە بەردەوامین لە داواکردنی ڕۆڵ بینینی دیپلۆماتی و باشترین ڕێگەشە بەڵام لەگەڵ درێژەدان بە کۆکردنەوەی هێز لەلایەن رووسیاوە لە چواردۆری ئۆکراینیا ئەوە ئێمەش ئامادەین و هەرچێکیش ڕوودەدات کێشە نییە. ئەو هەوڵانەی بۆ ئاشتی دەدرێن نەبوونەتە هۆکارێک بۆ ڕەوانەوەی نیگەرانی و مەترسیەکان لەسەر وڵاتی ئۆکرانیا و تا ئێستاش ئۆکرانیەکان چاویان لەسەر هاوهەڵوێستی کۆمەڵگەی نێونەتەوەییە بەرامبەر ئەم ڕەوشە. گەورەترین مەترسی لە سەروەری وڵاتەکەمانە ڕاستگۆ بم ئێمە یەکگرتوین لەگەڵ هاوپەیمانەکانماندا و ئەمەش ڕوانینی هاوبەشی هەمومانە ئەمریکا یەکێتی ئەوروپا بریتانیای مەزن و ناتۆ ناتوانم هەموو وردەکاریەکان بڵێم بەڵام زۆر بە کۆنکرێتی دەڵێم زۆر گرنگە ئەو وڵاتەی دەیەوێت وڵاتەکەمان وێران بکات نابێ بەشدار بێت. هاوپەیمانەتی ناتۆ زۆر بە چڕی چاودێری ڕەوشی سەر سنوورەکانی ئۆکرانیا دەکات و هەڵسەنگاندنێکی وردیش دەکات بۆ زانیاریە وردەکان لەسەر کۆکردنەوەی هێزەکانی رووسیا لە ناوچە سنووریەکانی ئۆکرانیادا. ئەوەی دەیبینین درێژەدانە با کۆکردنەوەی لەشکر لەلایەن رووسیاوە بێگومان ئەوە شتێکە ئێمە زۆر بە وردی چاودێری دەکەین هێزی سەربازی زیاتر و کەرەستەی قورسی لەشکری دەنێرن و هەزاران سەربازی ئامادەی شەڕ دەنێردرێت بۆ بێلاڕووس ئەمانە بێ لە فڕۆکە هێلیکۆپتری جەنگی و سیستمی پێشکەوتوی چەک و S400 و سیستمەکانی تری چەک نێردراون بۆ بێلاڕووس لە هەمان کادا رووسیا دەشخوازێت لەگەڵ ئێمەدا کۆب بێتەوە لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی ناتۆدا ئەمەیان ئاماژەیەکی باشە بۆ کۆبوونەوەکردن و چارەسەرکردنێکی سیاسانەی ڕەوشەکەی چواردەوری ئۆکراینیا و هەروەها بەرەنجامە ئاسایشەکان بۆ هەمووان و بۆ ئەوروپاش. ناتۆ ڕاشکاوانە ڕایدەگەیەنێ خۆی ئامادە کردووە بۆ هەردوو بژارەی ئاشتی و شەڕ.
maybe they have not made any final decision. لەوانەیە هێشتا رووسیا دوا بڕیاری خۆی نەدابێت لە پەیوەندی بە ناتۆەوە ئێمە ئامادەین بۆ دیالۆگی سیاسی بەڵام ئامادەشین بۆ وەڵامدانەوە ئەگەر بێت و مۆسکۆ بەرەنگاربوونەوەی چەکداری هەڵببژێرێت ئێمە بۆ هەردوو بژاردەکە ئامادەین لە کاتێکدا کار بۆ باشترین چارەسەری ئەشتیانەی سیاسی دەکەین ئامادەشین بۆ خراپترین سناریۆ کاتێک کە رووسیا هێزی دژی ئۆکراینیای دراوسێ بەکارهێنا رووسیاییەکان دەڵێن ئەوانیش بەشی خۆیان بە گومانن لەوەی لەناو ئۆکرانیادا ڕوودەدات و هەروەها هەڵوێستەکانی ناتۆ و ئەوروپاییەکان بە پێچەوانەی یەکترەوە دەبینێ. نیگەرانیەکانی ئێمە شتێکی دروستکراوی خەیاڵ نین بەڵکو مەترسی ڕاستەقینەن و شتێکیش نییە شاراوە بێت کە ئۆکراینیا پڕچەک کراوە سەدان ڕاوێژکاری سەربازی وڵاتانی ڕۆژاوان نێردراون بۆ ئەوێ ئێستا ئەوروپا ترسی ئەوەی هەیە ناتۆ جێبهێڵێت هەر بۆیەشە خەریکە لەشکری خۆی لە ئۆکراینیا دروست بکات. مۆسکۆ نایشارێتەوە کە داوای متمانەی ئاسایشی دەکا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە ئاسیا و لە ئەوروپاشدا. ئێستا باجی قسەکانی ڕۆژاوا دەزانین ئەوەی رووسیا لە ڕۆژاوا دەیخوازێت تەنها پەیمانەکان و وابەستەی سیاسی نییە بەڵکو و جێبەجێکردنی متمانە ئاسایشیەکانە و دڵنیایی ئاسایشی لە کشوەری ئەوروپادا لە پەیوەندی بە بەرژەوەندی ڕەواکانی رووسیاوە. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دکتۆر ماکوان لە کۆتایی بەشی یەکەمدا ئاماژە بۆەوە کرد کە دەڵێی خەڵک ئامادەی شەڕ نییە لە ناو ئۆکرانیادا دژ بە رووسیاییەکان هۆکارەکە چییە؟ ئێمە دەزانین لە هەندێک بەشی ئۆکرانیادا ینی چەندان خەڵکان یا ژمارەیە خەڵک هەن کە پشتیوانی لەوە دەکەن سەر بە رووسیا بن وەک لەوەی سەر بە ئۆکرانیا بن. ئەم جۆرە بیرکردنەوەی لە ناو گەلی ئۆکرانیایە ئەوەندە زۆرە ئەگەر رووسیا هێرش بکە ئەمان شەڕەکان نەک بەو شێوەیە با بڵین ئەو حەزیان پێینە شەڕ لەگەڵ رووسیا بکەن لەبەری وەکو وڵاتیشی دراوسێ بەڵام ئێستا کۆمەڵی خەڵک هەیە مەسەن با بڵین کە مەشقیان پێ دەکرێتەوەوانە خەڵکی خۆبەخش هەیە کە ئەگەر ئەمیش بۆ مەوزۆی ئەوەی کە دیفاع لە خۆی بکە بەرگری لە خۆی بکە نەک بۆ لەبەر ئەوەی کەمە بەسێتی دیارە خەڵکانێکیش هەیە لەوانێ دەستی دەرەکی هەبێ کە پێی خۆشەکە ئەم شەڕە ببێتوانە و وەکو چۆن لە هەندێ لە میدیای ناو ئۆکرانیا یا لە رووسیا شتەنانن بازەوە دەگرێت من ڕۆژانە وەکو بەجەنابتانموت متابعی با بڵین هەواڵەکانی رووسیا دەکەم بۆ ئەو خەڵکانی بە تایبەتی خەڵکی ئەکادیمیان پورتی سیاسیان ئەوانش چەند بەشێکن خەڵکێکن لەبەر ئەوەی کە ئەم شەڕە لەگەڵ بڵین بە ئەمریکای تێدەگەن پیان خۆش ئەم شەڕە ببێت و ئامادەن شەڕکەن بەڵام خەڵکەکە بە گشتی کەس حەزی بە شەڕ نییە بە تایبەتی لەگەڵ رووسیا وەکو پێتان نەموت لەبەرەوەی مێژووی رووسیا ئۆکرانیا مێژوویکی زۆر دوور و درێژە و با بڵین ئەمانە چەند سەد ساڵێکی زۆرە کە پێکەوە دەژین وەکو دوو وڵاتی دراوسێ وەکو دوونەتەوە کە لە زۆر حاڵەشە جاریوە هەموو تێکەڵ بەیەک بوون بۆ نمونە کە من ویستم ئەوە بە جەنابەت بڵێم کە مێژووی ئەم دوو وڵاتە تەنها یەکێتی سۆڤێت نییە مێژووی ئەم وڵاتە مێژووی وڵاتێکی زۆر گەورە و دێرینە بە ناوی کیفسکی ڕووس کە پایتەختەکەی کی بووە کە چەند سەد ساڵێک پێکەوە بوونەوەوانە لەبەرەوە ئەمانە ئەم تێکەڵاوی هەیە لەنایانە پیان خۆش نییە لەگەڵ وڵاتێکی وەکو رووسیا بێژوت خۆشتان دەزان ئەگەر لەگەڵ رووسیا بێ بە شەڕکردن لەگەڵەوانە ئاسان نییە وڵاتێکی بەهێزە چێکی زۆر بەهێزی هەیە ئۆکرانیا ئێستا لەم کاتەیە چی هەیە تا بتوانێت شەڕی پێ بکاتەوەوانە وەزارەتمەندی ئەفغانستانیش کاتێککە رووسیا لە ئەفغانستان هەبوو ئەفغانیەکان چیان هەبوو لە بەرامبەر چەکە گەورە و پێشکەوتەکانی رووسیادا ئەوە ئەزمونێکە کە پێویستە لەم ئانوساتەیە قسەی لەسەر بکرێ بەڵێ بەڵام باشە زەرمەندی یەکەم چێ بوو بەڵێ رووسیا زۆری باڵێن کوشتارێکی زۆری ڕۆیش لە شەڕی ئەفغانستان لە ماوەی 10 ساڵە چەکێکی زۆری فەوتا بۆ نمونە ئەتوانم کە با بڵین وای لێ هات ڕسیدێکی زۆر خراپی پیاکردنایکی زۆر خراپی پیاکرد لە ناو ئەفغانیەکانە بەڵام لە ئاخری مەتافیشان چێ زەرمەندی گەورە بوو میلەتی ئەفغان ئەوەش نەتیجەکەیەتی کە ئەمڕۆ دەبینین هەتاکو ئەمڕۆ لە چ دەردەسەرێکا دەژی باشە دکتۆر ئێمە وەکو جەنابیشت ینی ئاماژە پێکرد و کاربەدەستانی رووسیا ژەخت لەوە دەکەنەوە متمانەی ئاسایشیان دەبێت ئەگەر بێت و رووسیا هێرش نەکاتە سەر ئۆکرانیا
چ متمانەیەکی ئاسایشی پێدەدرێت؟ وەکو ئەوەی کە ئەوان هەتاکوی ئێستا داوای ئەوەیان کردووە بۆ نمونە دوێنێش بە هەمان شێوە لاڤرۆف دووباری کردوانە دەڵێ یەکەم ئێمە بگەڕێنوانێ بۆ ئیتفاقیانی کە کاتی خۆی لە ئیتفاقی ئەستەمبول لە ساڵی 1995 و ئیتفاقی ئەستەنە کە لە ساڵی 2010 کراوە لە نێوان ناتۆ و رووسیا دیارە من تەواوی محتەوای هەموو ئەو با بڵین ئەو دوو ڕێکەوتنم لەلا نیە ئێستاکە هەموویت بۆ باسکەم کاویش ئەوەیە کە مثلا با بڵین سنووری ناتۆ با بڵین نەگاتە ئیتر ئەو وڵاتانەی کە مەسەم بۆ نمونە وەکو ڕۆمانیا بولغاریا پۆلۆنیاوانە بەڵام هەرچەند ئێستا با بڵین ناتۆ چەند ساڵێکی زۆرە کە لەو ناوچەیە ئێستا کە داوای ئەخیریان کەوان بەربوون و ئاشکرا ئاخی جاریش کە بە وەزیری دەرەوەی ئەمریکایان و تۆ کە دەڵێ هیچ نەبێ ئەوان لە ڕۆمانیا و لە بولغاریا بگەڕێنە داوان ئەمە ئەوان داوای ئەوە دەکەن بەڵێ بە وا دابنین وەکو گریمانەیەک دکتۆر ماکوان ناتۆ ئەندامەتی ئۆکرانیا قوبوڵ ناکە و ئۆکرانیا نابێتە ئەندامی ناتۆ چ متمانەیەک هەیە ئەم حکوومەتەی ئێستای ئۆکرانیا بمێنێتەوە؟ جا ئەمە یەکێکە لە با بڵین لە پرسیارە هەرە گەورەکانی ئەمڕۆ ینی لەوانەیە ئەوەندەی کە خەڵک بە حقیقەت من ئەوەنی کە لەگەڵ زۆر کەس لێرە ئەوانی کە ناو حکوومەتان کە قسم لەگەڵیان کردووە کە ئەوان ینی زۆربی لەوە دەکەنوانێ کە ئەم شەڕە لەوانەیە ڕوو نەدا ینی بڕایان بەوە هەیە کە ئەم شەڕە ڕوو نەدا بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا ئەم حکوومەتی ئێستا حکوومەتەکەی زیلێنسکی دەمێنێتەوە یان ئەگەر ینی ئەوە با بڵین باز لەوە دەکرێت کە ئەمە احتیمال زۆر نەمێنێت ئەڵتەرناتیڤەکەی چیە بێ؟ هیچ با بڵین باسی کەس ناکەن ئەڵتەرناتیڤ کێیە ئێستا سەر لە نوێ بۆ نمونە پەڕەشێنکە زۆر ئەچێتە ناو خەڵکەوانێ و با بڵین سەر لە نوێ دەنگی بەهێز بۆتەوانێ بەڵام ئایا ئەوە میلەتی ئۆکران بە حقیقەت دوای هەموو گۆڕانکاریانەی کە هیچ ئەنجامێکی باشی نەبوو چ لە بواری ئابووری لە بواری بژانەوەی ئەم وڵاتە بە تەواوی سیاسی ینی وایە لێ هاتووە تووشی خەیبەتە ئەمەل بوون بە حقیقەت من ئەوە کە بە گشتی کە لەگە خەڵکا قساکەم تۆ بەڵام کە لە گوێ لە میدیاکانی ژەگری کۆمەڵێ بۆ چوونی جیاوازەیە بەڵام لە ماوەی ڕابردوودا ینی نێوەندە جیهانیەکانیش ئاماژە بەوە دەکەن کە گەشەکردنێکی ئابووری لە ئۆکرانیادا هەبووە بژێوی ژیانیا گوزەرانی ژیانی خەڵکیش بەرەو باشتر چووە خەڵک ئامادەن دەستبەرداری ئەوە بن بگەڕێنەوە بۆ سەروەختەکانی پێشتریان زۆری ئامادێ من ئەمە بە حکمەوەی چەند ساڵێکی زۆرم من لێراژیب ئەم وڵاتە بە تایبەتی لە دوای ساڵی 1970وانێ هەتا ساڵی 2004 2005 ڕۆژ بە دوای ڕۆژ گەشەیەکی ئابووری باشی بەخۆیەوە دەبینی بە تایبەتی لە سەردەمی سەرۆک کوچمەیە کوچمە دەورێکی زۆر زۆر باشی هەبوو کە توانی بە حقیقت ئەو توانی ئۆکرانیا ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو پێشەوە بێت بەڵام دوای ئەوەی کە بەداخەوە دوای ئەوەی کە شۆرشی پرتەقاڵی کرا و خەڵکیشی زۆر متمانیان بەو شۆرشە بوو بە تایبەتی کە ئەو سەردەما یوشنکە کە هاتە سەر حکم بەڵام بەداخەوە لە دوای ئەوانێ ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی یعنی ئەو من ئەوەی کە من خۆم دەبین وانە لە دوای 2005 جوانێ ینی ڕۆژ بە ڕۆژ باری ئابووری ئەم وڵاتە بەرەو خراپتر دەڕات لەبەر ئەوەیە بۆ نمونە کە من لەو بڕواایە نیم کە بەم زوانە ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپایە بەم زوانە بێتە ئەندام لە ناو ناتۆیە ئەمە ئەم وەزع اقتصادی کە لە ناو ئۆکرانیا دروست بوو بە بەتایبەتیش لە دوای ساڵی 2014 کە ئەو شەڕانە دروست بوو بەتایبەتی ناوچەی دەنباسەوانە ئەمە کاریگەریی زۆر زۆر خراپی هەبوو چونکە یەکێک خاڵێکی تر کە زۆر گرنگە ئۆکرانیا وەکو لە بواری کوشتتوکاڵی وڵاتێکی زۆر پێشکەوتووە لە ئاسنێکی زۆری هەیە و خەڵوسی زۆری هەیە ئەگەر تۆ مقارنەیەکی ئۆکرانیا لەگەڵ هەموو وڵاتانی ئەوروپایە ئەم دەتوانێت لە بواری کوشتتوکاڵ لە بواری ئاسن لە بواری خەڵوس کە دەتوانێت هەموو ئەوروپات بۆ داپۆشێت بەڵام ئێستا ئەو ناوچانە بە تایبەتی ئەو شوێنەی کە با بڵین کانیاوی ئاسنە و هی خەڵوزە
لە ناوچەی دەمباسایە وا لە بواری کوشت و کاڵیش بەڵام نەیانتوانیەوە وا بەکاری بێنن کە بۆ پێشکەوتنی وەزئی اقتصادی ئەم وڵاتە بێت. ڕەوشەکە ئاڵۆزە وەک دەگوترێ لەوە دەچێت لە دوورەوە دەنگی دەهۆڵی شەڕ ببیسترێ. کەسایەتیە جیهانیەکانیش داوای ڕێگەگرتن دەکەن لە هەر ڕووداوێکی دەبێتە مایەی کارەساتی مرۆیی. بە نیگەرانیەوە دەڕوانمە هەروە دێو زیادبوونی پشێویەکان کە دەبنە مەترسی و گورز بۆ سەر ئاشتی لە ئوکرانیەوە هەروەش بۆ سەر ئاسایشی ئەوروپا لە ڕوانگەی بەرەنجامە خراپەکانیان قەیرانەوە. بەدڵ داوا دەکەم لە هەموو خاوەن بڕواکان تا نوێژ و زای خۆیان ڕوو لە پەروەردگار بکەن تا هەموو هەوڵەکان زیاتر بکەونە خزمەت برایەتی و دۆستایەتی و مرۆڤایەتیەوە وەک لە بەرژەوەندی لایەنەکانەوە. چونکە ئەوانەی بە شوێن بەرژەوەندی خۆیانەوەن لە ڕێ زیان لێدانی ئەوانی ترەوە سوکایەتی بە مرۆڤایەتی دەکەن. ئەو جۆرە کارەساتانە هەر تەنها وڵاتانی جیهان ناگرێتەوە بەڵکو وەک ڕێبەرانی جیهان جەختی لێ دەکەنەوە کارەساتە گەورەکە بۆ رووسایە. ئەوەی بە پوتین سەرۆکی رووسای دەڵێم وەک پێشتریش وتومە پێویستە هەمومان هەنگاوێک لە لێوارەکە بکشینەوە پێویستە رووسیاش لەو لێوارە بکشێتەوە. پێم وایە داگیرکردنی ئوکراینیا یان هەر هێرشێک بۆ سەر ئەو ناوچە سنووریانەی ئوکراینیا کە لە ساڵی 2014ەوە دەستیان بەسەردا گیراوە کارەساتێکی گەورە دەنێتەوە لە هەموو جیهاندا و لەسەرەوەی هەمووشیانەوە کارەسات دەبێت بۆ رووسیا. هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکرد ئۆکرانیا تەوەری وتوێژە چڕوپڕەکانی ناو ئەنجومەنی ئاساییشە و پێش دەچێت زۆربەی وڵاتانیش بێجگە لە ئەمریکا لە هەوڵی دۆزینەوەی چارەسەریەکی ئاشتیانەدا بن بۆ قەیرانی ئۆکرانیا. ئەمریکا بەردەوام جەخت لە چارەسەری ئاشتی دەکاتەوە. ئێرلندا بە تەواوەتی پشتیوانی لا دایالۆگ و هەروەهاش لە هێورکردنەوەی ڕەوشەکە دەکات. هیوادارین لە ئێستادا دەرفەتێک بێتە ئاراوە بۆ ئارامی و پشودرێژی. ئێرلندا پشتیوانیەکی تەواوی سەروەری ئۆکرانیا دەکات. لەو بڕوایەداین پێویستە هەموو کەناڵە دیبلۆماسیەکان بەکار بهێنین و هەر ئەم پەیامەشمان هەیە لە ئەنجومەنی ئاساییشدا. زۆر نیگەرانین لەو ڕەوشەی لە چواردۆری ئوکراینیا هەیە. پێم وایە پێویستە کار بۆ چارەسەری دیپلۆماتی بکەین لە ڕێی دیالۆگەوە. وەک دەشزانن فەڕەنسا و ئەڵمانیا زۆر بە چڕی بەشدارن لەمەدا. ماوەیەک لەمەوبەر ڕاوێژکارانی یاسایشی نیشتیمانی لە نۆرمەندی کۆبوونەوە و ڕۆژی دەی مانگی دووش لە بەرلین کۆبوونەوەی تریش دەکرێت لەسەر ئەم پرسە. A few days ago, there will be another round. We all hope that with our efforts we can. هەمومان هیوادارین بەم هەوڵانەمان دوور بکەوینەوە لە خۆشکردنیە ماڵۆزیە. بەڕاستی ئەوەی کە پێویستە و زۆریش پێویستە هەوڵی زیاتری دیپلۆماتیە. ئەمە شەڵوێستی ئێمە. So that's our position. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دکتۆر ماکوان ئەلبەتە فشارەکان بۆ سەر ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا زۆرن. ئەلبەتە داواکان کە ئاڕاستەی مۆسکۆ دەکرێ زۆرن. بەڵام هەتا ئێستا نە کرملن نە ڤلادیمیر پوتین و نە ڕووسەکان لە هیچ ئاماژەیەکیان نیشان نەداوە بەوەی کە ئەگەری کشانەوە هەیە. بەڵێ ڕاستە ئەوانە هەتاکو ئێستا باسییان لەوە نەکردووە. بەڵام با ئێمە لایشکەوەسی بکەین. بۆ نمونە هەر لە چەند ڕۆژی ڕابردووە گۆزدومی رووسیا پەرلەمانی رووسیا داوایان لە بێرخۆ بنێڕادا پەرلەمانی ئۆکرانیا کرد کە ئەوان با بڵین بە سەرکردایەتی ڤیکتۆر میدڤێچوک کە ئێستا ئەو با بڵین یەکێکە لە ئۆپۆزیسیۆنی ئۆکرانی بە ناوی پلاتفۆرمەوانەیە لە پێناوی ژیانە کە داوایان کردووە با بڵین گروپێک دروست بکەن کە ئەوانە لە پەرلەمانی ئۆکرانیا بێن سەردانی پەرلەمانی رووسیا بکەن بۆ ئەوەی کە بتوان کێشەکان خۆیان لەناو خۆیانە چارەسەری بکەنوانە. ئەمە خۆی لە خۆیان چیە؟ ئەگەر ئەوان بە با بڵێن بەڕووکەشیش بە قسەش فشاری نێنوانە. بەڵام کە تۆ لێرەوانێ ئەو داوای ئەوە لێکا لێ وەرن با بە حیواری ئێمە چارەسەری کێشەکەمان بکەین بە ڕێگای ئاشتی. ئەمە بەدوای چی ئاگەڕن؟ ئەمانە تۆ بچێتەوە هێزێکی زۆر گەوری هێناوتە سەر سنوورەکە. وەکو جەنابیشن لە پێشا ئاماژە پێگرت لەوانەیە ئەمە وەکو هەر بۆ سمعی خۆی لەوانەیە ئاسان نەبێ بەو شێوەیە با بڵێن ئەو هێزە گەورەیە بگەڕێنێتە دووانێ. لەبەر ئەوە ئێستا هەوڵ دەدەن ئەوان ئەوە باس لەوە ناکەن بەڵام باس لەوەش دەکەن دەڵێن با ئێمە پێکەوە چارەسەری کێشەکانمان بکەین
بۆی شەڕ ڕوو نەداتوانەوە ڕۆژانەش ئەوان بەڵێ هێزی هێناوەتە پێشانە بەڵێ هێزەکە ناباتە دوانێ بەڵام خۆداوای ئەوەش دەکات دەڵێ با ئێمە کۆمەڵی خاڵمان داوا کردو ئەوانەمان بۆ جێبەجێ بکەن تاکو ئێمە بۆی هیچ شەڕێک لە نێوانمانە دروست نەکەن ینی بە حقیقەتیش ئەوان تاکو ئێستا لە قسەکردنا کە قسە ئەکەن بە تایبەتی ئەوەی کە من جۆم لێ بووە بە ڕووسی چپوتینیش و چ لابرۆویست باز بە هیچ نوعەیەک باز لە هێرش ناکەن بۆ سەر ئۆکرانی بەس لە هێرش ناکەن بەڵام کۆمەڵە مەرجیشانەیە بۆ دانوستاندن ئەومەرجانە وەکو کاری نەکردە وایە بۆ هەڵپەیمانێتی ناتۆ بۆ وڵاتانی ڕۆژاوا بێگومان چونکە لەبەرەوەی ئێمە باسمان کرد چکە ئەوانە ترسی ئەویان هەیە ئۆکرانیا بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان ببێ بە ئەندام لە ناتۆ بشتێ و نەتەوێ ناوچەی دەنباس کێشێکی گەوری بۆیان دروست کردووە بە حەقیقەت لەبەرەوە ئەیانێ بۆ شێوەیە ئەیانێ چارەسەری ئەو کێشەیە بکەنەوە ئەیانێ بەڵانسێکیش لەگەڵ ناتۆ و لەگەڵ ئەمریکەکانە ڕابگرن بۆیە ئەیانێ با بڵێن هێزی خۆیان شان بن لە ناوچەکە ئەمە بۆ ڕوسیاییەکانە لە هەمان کاتیشا ناتۆش بەرەو پێشچوونی خۆی دەوێت ناتۆش گەشەکردنی خۆی دەوێت بۆ دەبێت تەنها بژارەی لەشکری لە بەردەم وڵاتێکی وەکو ڕووسیا بێ تا بڕیار بدە چ وڵاتێ ببێ بە ئەندام لە ناتۆیان لە هەر ڕێکخراوێکی تری ڕۆژاواییدا و بێ مەسەلەکان بەرەو شەڕ و ئاژاوە بەرێ بۆ جا بە حقیقەتیش ئاخردا ئەوە پرسیارەکەی باشە بۆچی ئەوانە دەیانەوێت ئەو کێشەی دروستکەن باشە بۆچی ئەمڕۆ دەیانەوێت مەوزوعی ئۆکرانیا بە شەڕ چارەسەر بکرێ خۆ باشە کۆمەڵە ڕێگای تر هەیە ینی خۆ ڕووسەکانیش باز لەوە دەکەن بۆ نمونە لە هەندێک لە وڵاتانی ئەوروپاش بۆ نمونە ئەڵمانیا فەرەنسا باز لەوە دەکەن کە ئەبێ بە هەموو شێوەیەک ئەم کێشەی نێوان ئۆکرانیا و رووسیا و کێشەی دەنباس بە دیالۆگ چارەسەر بکرێت نەک بە مەوزوعی شەڕ باشە شتێکی تر کە ئەمان هەندێک وڵاتی ناو ناتۆ کە با بڵین هەڕەشە لە رووسیا دەکات دەڵێ ئەگەر بێتە پێشەوانێ رووسیا هەتا کوێسا و دەڵێ من لە سنووری خۆمە دەڵێ بێتە پێشەوانێ ئێمە کاریگەری خراپمان دەبێ بەرامبەری باشە ئەی خۆ وڵاتی کەژێ هەر لە ناو ناتۆیا دەڵێ ئێمە لەم ڕۆژان نەبوو یەکێک بە ناوی ناتقی ڕسمی ناتۆ گوتیمە بە هیچ شوێک ئامادە نین ئێمە جێشی خۆمان ئەگەر هەشتێک ڕوو بدات جێشی خۆمان بەرینە ناو ئۆکرانیانێ باش ئەمە خۆی لە خۆیدا تۆ کێشەیەکە دروست کرد لە نێوان رووسیا و ئۆکرانیا کە باشە کە تۆ ئامادە نیت بیتە ناو ئۆکرانیاوانێ و دیفاع لە ئۆکرانیا بکەیت باش ئەم کێشێتان بۆ دروست کرد منیش لەلای منیش بەڕاستی ئەوە پرسیارێکە بە تایبەتی ئەمە داوای وڵاتی ئۆکرانیا خۆیەتی نەچون بە میوانی و داوای لێ بکرێ بڵێ وەرە ببە بە ئەندامی ناتۆ ئەمە خواستێکی ئۆکرانیەکان خۆیانە ئەی لێرەدا پرسی سەروەری وڵاتان چی لێ دێ منیش لەگەڵ جات ئەمە خۆی لە خۆیان هەڵەیەکی گەورەی ئۆکرانیا یعنی باشە تۆ ئێستا بۆ لەم کاتەیە ئەم پرسەد ئاوا گەورە کردووە پرسی ناتۆ ئایا ناتۆ چی بە تۆ ئەدا بەو شێوەیە کە تۆ چی بۆ تۆ ئەکاکە کە تۆ ئاوا داوا ئەکەی بیبی بە ئەندام لە ناتۆیە باشە تۆ بی لە جیاتی ئەوەی کە مەسەن بۆ نمونە کێشەی گەورەکە بۆ نمونە مەوزوعی دەنباسە کریم نییە کریم بەو شێوە چۆن ئەڵی تا ڕادەیەک ئۆکراینەکان تێگەیشتون کە کریم وەکو مێژوو ئەمە بەشێکی ئۆکرانیا رووسیا بۆ کە کاتی خۆی لە سەردەمی خۆشەوە هەدیەکراوە لە دوای جەنگی جیهانی دوم بە ئۆکرانیا ئەوان گەیشتنەوە قەناعەتە دەمێکە بەڵام مەوزوعەکە مەوزوعی دەنباسە باشە دەنباس بەشێکە لە ئێوە پارچەیەکە لە وڵاتی ئێوە بۆ نایەن بە حیوار چارەسەری ئەم کێشەیە بکەن لەوە دەچێت ڕووسەکان ڕۆڵێکی گەوریانە بێت دکتۆر ماکوان بمبخشە کاتی بەرنامەکە کۆتایی هات زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتندا زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵ ئێمەدا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.